بڕیارەکەی دادگای فیدراڵی ئەنجامدانی هەڵبژارنی پەرلەمانی هێندەی دیکە خستە دۆخێکەوە کەس نازانێت چارەنووسی بەکوێ دەگات. يحدد هيكل سلطات الإقليم. لە دوای ئەو بڕیارە لە یەکەم کاردانەوەیدا پارتی ڕایگەیاندووە ئەوەی بۆ ئێمە گرنگە ئەنجامدانی هەڵبژاردنە. سووربوونی ئەو حیزبە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن دەگەڕێتەوە بۆ ئەوەی بنەماکانی دیموکراسی لە یاریمی کوردستان بەهێزتر بکات و هاوڵاتیان بڕیار لە داهاتوو یاریمی کوردستان بدەن. پارتی یعنی هەردەم بنەمای بۆ شعاری بووکە هەڵبژاردن لە ڕێگەی هەڵبژاردنەوە خەڵک دەتوانی هەروەها دەسەڵاتی سیاسی دەتوانی چ بکاتن دەتوانی شەڕعەتی خۆی دووبارە لایەن کۆمەلگاوە لەلایەن خەڵکەوە وەربگری. مارەسەکردنی هەڵبژاردن مارەسەکردنی تاک لە بۆ مافە یەک لە مافە سەرەتاییەکانی کە هەڵبژاردنە دەنگدانە بە کاندیدەکانی لەوێ پرسی ئینتیمای تاک بەرامبەر وڵات بەرامبەر نیشتیمان بەرامبەر پرۆسی سیاسی بەرامبەر سیستەمی سیاسی چ دەبیتن گەشە دەکا. چاوی کۆمەڵگەی نێودەوڵەتی لەسەر هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانە و دواخستنیشی بۆ جاری سێەم لە مێژووی پەرلەماندا لە بەرژەوەندی یاریمی کوردستان نییە. چاودێرانی بواری هەڵبژاردنیش داوا دەکەن هەڵبژاردن چی دیکە دوانەکەوێ چونکە کاریگەری دواکەوتنەکە لە پێگەی یاریمی کوردستان دەدا. وڵاتانی جیهان سیرمان دەکەن وا دەبینن ئەم ئەزمونە چۆن بەڕێوە دەچێت هەڵسەنگاندنی بۆ دەکەن و یەکێک لە بنەماکانی هەڵسەنگاندنی دیموکراسی مەسلەی ئەوەیە کە پێی دەڵێن ئاڵوگۆڕکردنی دەسەڵات بە شێوەیەکی ئاشتیانە. ئەگەر حیزبێک پێی وایە دەنگی هاتوتە خوارێ یان تەوەقع دەکا دەنگ نینی ئێتەواو تۆ ئەمە شعبیەتت لە ناو خەڵک هەر ئەوەندەیە پێم وایە نابێ بترسین لە هەڵبژاردن. هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بە تاکە ڕێگایەکدانرێت بۆ دەربازبوون یارەمی کوردستان لەم قەیرانە. چاودێران دەڵێن ئەمە وای کردووە پارتی سوور بێت لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن. ئەمە لە کاتێکدا تا ئێستا دوو جار وادە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن دیاری کراوە و پێناچێت لە وادەی کە دوایین جار دیاری کراوە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت. وەشمان ساڵح کوردستان 24 هەولێر.